ئاخێزیان و کوردان وەختتان و خێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەڵامەت بن. ئەلبەتە وعدوا بوو کە دیبێتەکە تۆزێ زووتر بکریایە، بەڵام من مەجبورم معزەرەتخواهیەک بکەم بابەتە ئەوەی کە شەرایطە بەدەنی و جسمی من شەرایطە مهەیایەک بۆ بەردەوامکردنە دیبێتێکی تەسویری درێژخایێن نەبوو. ئێستەیش بابەتە هەر چەشنە دەنگێکی نەشاز لە نێوانە ئەم دیبێتە معزەرەتخواهی یەکەم. ئەمە ئەهەمیەتە ئەم دیبێتە بەتایبەتی بۆ ئاخێزیان و کوردان و خەڵکە سەرزەمینە ئێمە مهمە، چون لە بەردەوامکردنە حیاتە کۆمەڵایەتی ئێمە و لە بەرگەکەدا تایبەتە مێژووە ئەمانە ئەبن بە ئەزمون و ئەزمونێک کە ئێمە بەسەریا تێپەڕیگین. حیاتە ڕۆژانەیە ئێمە ئەگەر تۆمار بکرێ لە حافزەیە گشتیە ئێمەیە کووردا، ئێمە هەم هەنگاوەکانمان پچڕتر ئەڕواتە بەرەو، هەم سەرکەوتوانەتر ئەڕواتە بەرەو، هەم بە ئاوڕێک لە ڕابردوویە کە خۆمان تێیە تێپەڕیوین ئەتوانین میراتێکی گەورە بۆ کۆمەلگای خۆمان بەجێبێڵین. ئمڕۆ بەر لە دەستپێکردنە کۆنگرەیە کەزاییە پەنجە یەکێتیە نیشتمانیە کوردستان، کۆمەڵێک لە کەوادرە بنیاد نەرە یەکێتی و بەتایبەتی مەشهورترین چێهرەیان بەناوە مەلا بەختیار بەیانێکیاندا دەرۆ و ئیعلامیان کرد کە لە کۆنگرەیە پەنجە کەزاییە کۆمەڵە بەشداری ناکەن. ئیشان بڕێک مەسائلی مەترح کرد کە من زمنەن تێمە سەریان و ئیشارەیان پێیەکەم، ئەمە ئەهەمیەت و گرنگیە ئەم مەسئلە وەرچەرخانێکە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نە قەزایای سیاسی وا ئەبینێت کە ما بەقیێ جەریانات دیعایەی بۆ ئەکەن و نە ئەو جۆرە هەڵس و کەوت ئەکات کە دوژمنان نەیاران بتوانن بیخوێننەوە. هەرچیەک لەم سەرزەمینە ڕوو بدات ڕەبتی بە ئێمە هەست، چون ئێمە ساحێبان و ساکنان ئەم سەرزەمینینە. ژیانە کۆمەڵایەتی ئابووری سیاسیە ئێمە، شناسە ئێمە و جێدەستە ئێمە دەرناکەوێت مەگەر ئەوەی کە ئێمە پێڵاوەکان خۆمان لە پێ کردبێت و هەر لەحزە ئامادە بین لە مەیدانە کە کەسێک نێت و ئێمە نادیدە بگرێت، کەسێک نێت و پاڵ بنێ بە ئێمەوە. ئەگەر نەبە ئەدەبیاتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و ئەگەر نەبە ئیدەیە کوردیەت و ئەگەر نا بە مەشی و بە ڕێبازە سیاسیە خۆمان و جامعی کوردان قسە نەکەین، بین و لەسرە بەحاکانە دنیای غەرب و ئەوەی کە کراوە بموت بۆ خەڵکە ئێمە بدوێن بەشداریکردن لە ئەمرە سیاسی ڕەوەندێک ئەخولقێنێ بەناوە دموکراسی. تەمامە ئەوانەی وا ئمڕۆ داعیەیە دموکراسی ئەکەن، چ لە ئەتحادیە ئوروپا تا ئەمریکا، چ ئەوانەی کە لە پشتە نەهادگەلە جۆرا و جۆرە سڤیل یان مەدەنی وەستاون لە ژێرە ناوە نەهادگەلە مەردمیە بەناوە NGO سیڤیل سۆسایەتی و کۆمەلگای مەدەنی و تەمام ئەمانەی کە تکرار و تکرار ئەوێتۆ یەک مەبەستی هەست. ئەو مەبەستە دروستکردنی بەشداریە سیاسیە خەڵک، توودەی خەڵک، ماس و خێڵە ئەزیمە خەڵکە. کەواتە ئەمە ئەتوانێ مۆدەلە پەسەندێ دموکراسیە مشارەکەتی یا بەشداری بێت، ئەو جۆرەی کە دەعایەی بۆ ئەکەن. کەواتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دەقاودەق هەمان کارەکان، یعنی لە ئومورات مەربوتە بە ژیانە ڕۆژانە سیاسی ئابووری و کۆمەڵایەتی بەشداریە فعالەکە و ماتەڵ نییە کەسێ بانگیکە خۆی بە غەریبە نازانێت، لە دەرەوەی خوانەکەدا نەنیشتووە و ماتەڵە خوڵقە دیگەران بێت کە بڕواتە سەرە خوڵکی کەن و بڕواتە سەرە سفرەکە دانیشێت.
أما الربطي بأيما هاس أما فرهنگي كالجيرنا وأم دولتانا بخلق إيمة تزريق كراوة فرهنگ أرباب الرعيتية من نايا مسألة خسار ناسي نايا مسألة أويك إيمة تشونين دبيت شيبين إيمة عمل أكين وآوائي بين برو بز من خليكم روناكاي أخ مسألة أويك كيشكا دبيت چون حل بكري وأم سرتا چون دسي بيكردقا رابطه أرباب رعيتي تاو تو كرديني والا بشتا بدو بقري والا بشتا أوي والا إقليم كردستانا أوي والا كوربريشن يهود إيرانيا أوي والا دولة إيراقي بالتمام دسو دسلوكا كان إيراق تازي رو أدات نك ديمقراسي ونك بشداري كردنا خلق لچار نوسخويا بلكو دروس كردنا كلتور أرباب رعيتية كالرعيت خدماتي لأرباب قركة ولا برامبر خدمات لأربابا وفاداري بيادات يعني چي؟ يعني أوان ألين إشي بارتي يكشتي حزب الدعوة دولة إيراقي بايعيان بيبات أمنيتيان بو تأمين كات جانيان بباريزيت سكبرسيان تيركات بابت أميك أوانا حلقن بديداريانو حتى زمانك بايعيك بيتو موچك بيت أمان وفادارن بلام أقرنيت قشتيان هاواركن كوا كاك صدام حسين صدخوز جنب صدام حسين دا أربابك يترلك شوية بابي بينينو أما الرابطة أرباب رعيتي سا وكرياغ بالنور قركيانا بيكن بالسنة شوروش تلفزيون راديو سرشقام نظرات خلقي كأبيسي أميلي أجوريت أوي كسايتي سياسية بعنوان إعجاز سياسة خوي دز أوابوم جو رقصانة خدمات نيو كهرباء نيو معاش نيو موچن نيو فلان نيو أما السرفنة وسك أرباب كومالي كالا أدات رعيت لدريافت كردن كالا وفاداري أدات كنمود وفاداريش لبال بشتي كردن انتخاباتي ودان كرسية مثلا أواني مشخوري يكتين دبيت برون دنگ بدن وفاداري خوان بدنگدان بدن تا يكتي سيچل كرسي بيريد يكتي بوجي فربقريد يكتي بريار باد چون ام بوجه بسريانو باش بكات كوات اللقراشتيك بناوه بشداري كردن الأمر السياسي موجود نية توران هالخستن خوب غريب زانين وبردان آخذ وانية آخذ تمامية مردمة خد خلقه وخلقه أم كردوار سوا متعين بوغا وهاواركا اگر هلنا بم هشت 2022 آخذ كردوار سربخو دواي تحليل مرق سياسية حكومة هريم كردستان إعلان ارتش كرداني كرد ووجي لدروزبون هر خلائك قدرت يا قرانوية حاكمية تمامية دولة إيراقي بونا وسرزمين كردوار وبشو قومي كرياغ كرد لكردوار دا قل كرياغ للايان إيراقو آخيز كردوار سربخو بمشاركة مردم بهمو هيزو توانيوه لكرامة شرافة إنسان كردي ولكرامة شرافة خوي دفاعك أماني شيك لم روداوانا رو أدن ورون برو دقاودق لهمان راستاس أولا أويك إمرو لناوي يكيتيا اديك بريار أدن يكم شتيك سابتي يكنا مسام إنسانانا حد أقل بري برنسيبيانيا هر سابقيكي سياسي بوها هر توانيكي بوها لهر راديكا وستاقا ما دام بريار أداد وتسليم نابيد نشان أدادك هشتا زندو بونويك لناو ساختار الدرونية ساختاريك بناو يكتي موجودة ومن نكتي مهمك وأما بريارك شي مهمة بزان ملا باختيار لقراء إشارة بموضوعاتك أكا كمنتي مثلا يك ملا باختيار إشارة بوكاك يكتين اجتماعية كردستان العراق
بەتەنها حیزب دارایە ڕێبازە سیاسی نییە، خەت و مەشی سیاسی نییە، نێسی. بۆیە ئەمانە پەیڕەوە ناوخۆ دروست ئەکەن تا بەر بە پرۆسەیە استبدادە دەروونە حیزبی بگرن. لەگرا ئەژێت هۆڤیەت شناسە یەکێتی شناسە اتحادە نەک فەردیە، بەڵکو اتحادە نەزەری و فکریە. يعني نقش الرهبرية لنا ويكتي نجتماني نالرهبرية كاريزماتيك بوغا، بل كالرهبريتك بوغا كتواني جيزي نظرات آراء جورا وجور لقالب أورغانيكا جبهيكا تنظيم كات. يعني كابرا چه تفكري چه پر راديكالي بوغا، چه تفكري كي نجتماني وراستي بوغا تواني جيسي لكناري يكتريوا باشتراك مساعيك كردگيانا يك هيز دربيرن تا بتواني يك دست سازي بكان ناو كومبلكا. وملا باختيار ايشيت اما كسنة يكيتي اخلقينيت ليلى درياكا، واما اتري يكيتينية يكاكرية يكيتينية كواتا اوي كايما دروسمان كردقا. يعني يكيتي بريتيا لشي، بريتيا لكوملا، بريتيا لشورش جيران، بريتيا لفلان كبوغن بيكيك وساختاري كان دروس كردقا. امرو دواي اوي كان نغدو بوغا سولشي وي قانون عراقي يكيك ادعاكا يكيتي خوي هوفيته يكيتي نخدو ماشيه نحيجك. واما بيرو ناوخو بابزانن شيويه ريكخراوية كوملغاية مودرن شوية تحزبية يا ديمقراطية مودرن شوية تحزبية. البته سركوتو ترينية، البته كارامة ترينية، البته لبرامبر يا رخنية قورة موجودة كمنها مسألة أما من تي مسألة مقطعية كتي استاو أم بياني ملا باختيار. اوكي اگر شوي دارشتن وسازمان كردن سازمان دهي كردن ديمقراطية مودرن تحزبها لو وهلي اولا خود حزب ايش دارای ديمقراطية درون حزبي بيه بو لبر اوي اگر حزب رابطيه كل نيوانا كوملغاي مدني خلق ودا صلاة وبربركانية دا صلاة اكاو بو قواستن نزرات خلق وانما يندن نزرات خلق لدى صلاة أو جارد بي ارتباطي لقل خلقا بويد وارتباط بشيوية بجدارية خلق بيت. أما التزامي بوهزكتو حزبي كي تودي دروس كي تمام أحزابك لكردستان دروس كريا قنيات دروسيان كردقن بو كرد لسر كولكي چپوتين لسر كولكي چپوتين ظاهرا لسر خبات چريكيوتين والدبيت حزب تودي بن تنيا جريانيك أتواني ادعابك حزب رهبرية مستبدة بارتي ديمقراطية كردستان العراق. بارتي ديمقراطية كردستان العراق كأرونا سراغ ملا مصطفى بارزاني وملا مصطفى بارزاني بعنوان الرهبر المستبد ادعاك من حزب مدانيا من خلق مهاوردقا وأمام ملك تلقى منه دكان منه بقاري منه هن خوما إذا ما كورا كانوا أي دي أما حزب ليها أما حزب نأو أمريكا للدنيا جديدة بعنوان بشداري كردن وخلق بعنوان السوجي السياسي تعريف فكريتو. أما أتوانيت مرحلة برلة هاتننا ومودرنيته بوكوزار لفؤدالي بويت بلام ناتواني مرحلة يستبيت. أما يكتي نشي ويا حزبه چهرقل سرشناسو چهرقل معرفي كرياغن وكمام جلالو نوشيروان وحج كام لما نخوين بتنهائي حجيك نبوغن لبنيادناني يكيتيا بلكو يكيتي شيوي يكيترا شيوي كل آراء والنزرات جياواز كل كناري يكترياكونو كواتا شهرنيا. يعني تو نهاتكي نخبيك استادي دانشكا جايزيكي نوبل قرتك سرمایه داركي پولداري موفق اما انا دس بين دس يكتريو حزبي دروس كان بخويان بلكو تو لبروسيسي كا تحتناو مسألة كرد جرياني كدوة درداقة تحتناو يكاسة كردمة جريانات السياسي لقرام لا باختيار شاركة كان اتفاق خليكة بين حلاف الله. نكتة دومي كي شاركة جيم كونغرانية زوة ومشاركة أعزاي تيانية
ئەم قسەی ئاغای مەلا بەختیارە دروسە لە چ ڕاستایەکۆ دروسە لە ڕاستای مەشروعیەت بەخشیە بە یەکێتی نیشتمانی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی ڕوو بە خەڵک و ڕوو بە ئەعزای دەرونیە خۆیان ئێژێت کە بەشداری نەدانە ئەعزای یەکێتی نیشتمانی لەم کۆنگرە ئینعکاس نەدانە نەزەریاتیان ڕابەتەی ئەرباب و ڕەعیەتی دروسەکە کە تەکە کرۆکە و ئیدعای یەکێتی نیشتمانی بە عنوانە حیزبێکی سۆسیال دموکرات خانایی نییە لە تەزاد و تەعارضە و قبول ناکرێت بەڵکو تۆ ئەساسنامە و پەیڕەوە ناوخۆ بۆیە دروست ئەەکەی کە بەر بە ئیستبداد دەروون حیزبی بگری بۆ تا یاسای دەوڵەت بتوانێت دخالت لە ئومورە سازماندەهی و دەرونی حیزبی بکات ئەگەر تۆ بە عنوانە حیزبێ پەیڕە و ئەساسنامەی ناوخۆت نەوێت بەیانی لە هیچ دادگایە کە تۆ ناتوانێ بانە محاکمەکەی کەمانە حتا لە پەیڕە و یاسای دەرونی خۆیان لایانداکە و مەلا بەختیار ئیشارە ئەکات کە یەکێتی نیشتمانی حتا لە بەرقەرارکردنە یا کوڕەکانە تاڵەبانی لە دانانە ئەم کۆنگرە لە پەیڕەوە ناوخۆش پەیڕەوی ناکەن کەواتە بەزر سقاتە کوڕەکانە مەلا جەلالە تاڵەبانی ئیعلام ئەکەن ئەمەی کە ناوی یەکێتیە و یەکێتیش یەکسری بارگا و بینا و ساختمان و ناوێکە لە ناوە لیستە ئینتخاباتی دەوڵەتە عێراقە هەچێکی تر نییە نە ئیدەس نە خەتومەشی سیاسیە نە ڕێبازە سیاسیە کە بە شێوەیەکی پویا و دائیمەن دەبوایە یەکێتی نیشتمانی و هەر حیزبێکی تر کە ئیدعایە کرد حیزبێکی دنیای غەربیە و کۆپیکریا بە دنیای غەربیە و هاتکە لە کۆمەلگای ئێمە مشارەکەت دروستکات لە کۆمەلگای ئێمە کۆمەلگا دروستکات و فەرهەنگە دموکراسی دروستکات دەبوایە دقیقە بە دقیقە لە ناوە خیابانەکان و شەقامەکان ئەم سەرزەمینە جمەی بەهاتایە تەپشیری بکردایە انعکاس نەزەراتی بدایە نەزەراتە خەڵکی بۆ قۆستایەتەوە نە نەزەری بۆ خەڵکی دروستکردایە و لە ڕێگەی کورتسات و تەلەڤیزیۆنەکانی ترەوە بە عنوانە موچە بیدایە بە خەڵکی بەڵکو کۆمەلگایەکی فعالی بەهاوردایە کە ئاحاد ئەم مردمە خەونیان بوو ڕۆیایان بوو بەڵام تۆ ئەوێنیت حتا لەوانەی کە بخوێنەژین چهرەیە بنیاد نەری یەکێتی هیچ کام لەمانە دوای ئەوەی کە لە ساڵە 91 بەهۆی هەرێکەوە کە دەستیان ئەگرێت و تێنە ناو ساختارە دەوڵەتی عێراقی و دەوڵەتی عێراقی دروستەکەن تەعقیبە بچووکترین مەسئلەیە کە زەرورەتەکەی بە ناوی مەسئلەی کوردە نایکەن ئمڕۆ نە ئەحزاب کوردستانە عێراق پەرچەمدار و کرۆک و مەرجەئی کوردایەتی نین بەڵکو داپڵۆسێنەر و بەرساختە و لە بینبەرە پرۆژەی کوردیەتن ئمڕۆ تاک بە تاکە مردمانە ئێمە نەزەرە سیاسیان نییە نەزەرە سیاسیان بەرامبەر بە هۆڤیەتە خۆیان و شوناسە خۆیان نییە بەڵکو تەبدیل بووگن بە کۆمەڵی ئینسانهان بە شوێنەگرتنە خەدەماتەوە پس یەکێتیە نیشتمانی لە ڕەساڵەتە حیزبیە خۆیان دۆڕیاگە لە پێناسیە حیزبیە خۆیان دۆڕیاگە لە پێگەیە مەشروعیەتە خەڵکی دۆڕیاگە لە پێگەیە مەشروعیەتە دەروون حیزبی ئمڕۆ بە بەیانە مەلا بەختیار کرۆکیشکیا يعني باضل جلالة طالباني قبادة جلالة طالباني وهر كسي كتر ناتواني ادعاب كابوغا بصاحبه يكتيب النمايش كزائي كونغرا ورجاندني يكسري يكتين اجتماعي داراي ميجوية كبرلة خيانة بمردم كرد وأو ميجوتانا بحساب ملا باختيار نوساقه واستقركتانا كروك الشيرينكي بحساب سركوتن ومؤسسات وقدرت خنق جدفان خوتانا وخلقي كردي لي بريب كان ملا باختيار وامثال ملا باختيار لم بيا خليكن بيتانا جنوانيه ايما لباي تمام خطاكاني وسياقين بلام نايجيلين تو بيدزي وحبلو شيكي نايجيلين تو بيويتو هرب بهايك بمرد مبدي ومن نكتي مهمك اشارش بوكات ملا باختيار لتشهري الرحبريكا كحماهنجي سازة دركوي وإيجي من حتى قرصتها بيستو بنجش كارن بيبقريا أمامه ناو تكتك أواني كي جنايت كار بوغن چه إنسان خاص بوغن چه باش بوغن لناويا در ناكات وقشتيان بجداريكات وإشارة أكاتك أو باورمندو كأمانة دبوايا دا صلاتيان بوايا تابيان توانيايا أو يكريزية دروسكن أو تنوع ناو يكتيا دروسكن ويكتي وكو أو تنوع بمينيتو تا أقرا قشتي بأيما ربتي هس بأيما ربتي هس لبر خاطري أويك إيما
بەردەوام کەرە مێژووی خۆمانی ئێمە لەسەر هەر قێزەونیەکی شاوەستابین ئێوە تەسەورکەن ئێمە وڵاتێکمان بەناوە کوردەوار هەبوو تەسەورکەن ساختارە دەوڵەتێکیشماندا نابوو ئیدەیە زاڵم و جەردە و دز و خائینی بەسەرەوە بوو دێخۆ ئێمە ئینقلابمان بەسەریان نەکرد محاکمەیشمان ئەکردن بەڵام وڵاتی خۆمان خۆ نابوود نەکرد بێنەزەر نابووین لە ئەموراتە سیاسیا دەخاڵەتمانە کرد ئەوەشی کە تا ئەم دەقیقە مەدە نەزەرە ئەمەسە تەلاشە پاڤڵ و قوباد تاڵەبانی بۆ زەوتکردنی یەکێتیە نیشتمانی وەکو ئەرسە پەدەری تەلاشێکی شکست خواردووە و دۆڕاون یەکێتی نیشتمانی تکرار یەکەمەوە نە ڕێبازە سیاسیە نە ئیدەیە کوردیەتە یەکێتی نیشتمانی ئیمڕۆ مؤسسەیەکی مەشروع لە لیستە انتخاباتە دەوڵەتە عێراقە و تەمامە ئەوانەی کە ئیمڕۆ بەرەنگارە ئێوە بووگنۆ و بەشداریە لە کۆنگرەیە نەمایشیە ئێوە ناکەن و ئێوەش دارایە هیچ مێژوویەک لە تەعقیبە هیچ سەروەریەکا بۆ هیچ کوردێک نیەن ئێوە ئەم کۆنگرەیە بەرقەرار ئەکەن کە گویا مەشروعیەتە دەرونی و کۆمەڵایەتی بگرن یعنی کە توانیتان لەناوە خیابان یەکێ بە عینوانە نەیاری یەکێتی بگرن شەقی تێ هەڵبان کەس دەنگ نەکاتەوە ئەمەلەن بازیەکەتان دەوڕاند چون دوای ئەم کۆنگرە هەر کە ئێوە لە خیابان بگرێ شەقتان تێ هەڵەدات یەک نەفەر نایژی بوو تۆ حتا بەیانی لە تەلەڤیزیۆنەکەت بنەڕێنی بێژی کابرا یاخیە و کە گێرە شێوێنە و کێشەی دروستکردە و تەرۆریستە گەرەکتە هێزی بۆ بجۆڵێنی تۆ ناتوانیت پێسی هێزەکە دەگرنەوە هەر یارانە ئاخێزە ئێمە لە دەباشان فوتانەدەن ئەگەر تا ئەم دەقیقە گورز وە بەر وجودتان نەکەوتگە لەبەر ئەوەی تەبعات گورزەکە مەدە نەزەر گیریاگە من وەختە خۆی وتم کۆمەڵە و دموکرات دەبین ئەوەم یەکەتی پەکەکە لەبین ئەوەم لەبین بردن یعنی ئەو مسالەسە کە پێت ئێژم لە زەهنیەتە مەردەما لەبینیانەوەی بە قەوڵە خۆیان دەوڵەتە ئێرانی دوای زەربات ئینقلابە ژینا کاول بوو ئەمان لە ئەوجە قودرەت و دەسەڵاتە ملەتە ئینقلابی و ئینقلابە ژینایان بوون دەوڵەتە ئێرانی بۆ کۆیانی کردەوە بۆ یەک نەفەر لەم سەرزەمینە واکونشی نیشان نەدا پێی ناخۆش بێت چون ئێمە نابودمان کردن چون ئێمە هاتین وتمان ئەمانە کێن تەحلیلمان کردن ماهیەتیانمان دەرخست بۆشی و بەتاڵی و دەستکردبوونیانمان دەرخست لە زەهنی ئینسانە کووردا مردن ئەزانی بۆ تایستە ئێوە شەقتان بەرنەکەوتگە لەبەر ئەوەی کە دەنگ ئێمە بە ئاحادە مردم نەگەی بوو لە پڕێکا تۆمان بدایەتە بەرە شەق ئەو جار مەشایە بمان وتایە بۆ تۆمان داگەسە بەرە شەق مەشایە پرۆسەیەکمان تێی بکردایە لە نامەشروعکردن و باتڵکردنە تۆ ئەم کۆنگرەتە ئاخرین میخ بوو بەر تابوتێک لە خۆتتدا جا تۆ پێت وایە مەسەڵەن هێزە تۆقێنەرە 20,000 دەجەتۆرەرە فرە قارەمانە باوەڕکە لە دەباشان فوتە دەین وەختێ فوت ئەدەین و پەلەپەل فریای فرودگا ناکەوی تۆ فکرەکرد خەڵک سلێمانی تێریت و خەڵک سلێمانی ئێژەی یەکێتی نەڕێیتێت و فکرەکەی مشتێ فاسدە لە خیابانە هاوەرگە لە دەور تۆ مۆری ئەکەن بۆ مشە خواردن بۆ تۆ شەڕەکەن ئێمە مەشایە تۆمان لە مەشروعیەت بخستایە خوێنت مباح وایە کە خەریکی بەدەستە خۆت ئەیکەی و بسیار عالیە ئێمە ئەم بازیمانە پێ خۆشە و ئەم بازیە بۆ نەبەرەوە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەنیا جەریان ئینقلابی واقعی لەم جەهانەسە کە بە سەراحەت قسە ئەکا ڕوو بازیەکە من محاسرەتان ئەکەم گەمارۆتان ئەدەم وەکو گەمارۆتانم داگە تۆ ئەم کۆنگرە بۆ بەرەوە مەلا بەختیار لە دەقیقەی نەوەدا ناڵی کردن یعنی 2 ڕۆژ بە کۆنگرەکەمان مەجالە تەغییراتی بۆتان نەهێشتەوە ئیعلامە باتڵبوونتانی کرد وەختێ عدنان مفتیتان لەگەڵ نییە وەختێ مەلا بەختیارتان لەگەڵ نییە وەختێ ئەرسەلان بایستان لەگەڵ نییە وەختێ ورد و درسی ئەمانتانە لەگەڵ نییە مەحموود سەنگاویتان لەگەڵ نییە خەیلێ زەعیفترن ئێوە هیچ پایگایەکی مردمیتان نییە کۆمەڵ ئێوەی لانە ناوە خیابانەکانە ئوروپا بووگن
هیچ پێگەیەکتان نییە. پشتیوانەتان بە لیستە انتخاباتی دەوڵەتە عێراق و بەسترە دۆڕان. کەواتە ئەم نەمایشە کۆنگرەکە گرەکتان و بیکەن بە ناوە شەرعیەتەوە شەق بوەشێنن، مەجاڵە شەقوەشاندنیشی لێتان سند و ئێمە لێتانی ئەسینین. ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ نەک ئینسانە مشەخوەر لە کورد دروست ناکات، نەک تەوەقعی وەفا ناکات، بەس بەڵکو دەستە تەک بە تەکە خەڵکەم سەرزەمینە ئەگرێ و ئێژێ بێ لە ئەمر سیاسی خۆت هەدەخاڵت کە، بێ نەزەراتە خۆت بدە، بێ خەون و ڕؤیاکانت بێرە و نمودیان پێ بدەوە دەرگیان خە، بێ بەشداری بکە لە دروستکردنە ئەمڕۆ و بەیانی و داهاتووی خۆتە، بێ وەکو غەریبە منوارە بە خۆت و بە منەماڵەت و بە سەرزەمینتە. بۆیە ئەم هەڵوێستە و ئەم بڕیارەت ئەم دەقیقە هەڵوێستێکی دروستە، بڕیارێکی دروستە و نەوید داهاتوویەکی پڕ لە مبارزەمان پێدات. ئەمە سەرەتایەکە کە لە یەکێتیەوە دەسی پێکرد ئەم ئیتفاقە بۆ پارتە دموکراتە کوردستانی عێراقیش ئەخەین و خەڵکی لەگرا حەگی و حازرە و خەڵکی بەشدارە و خەڵکی متعەینە. دەرەنجام ئەم کۆنگرە ببێ بە هەرچی، دەرەنجام ئەم کۆنگرە ببێ بە هەرچی یەکێتیە نیشتمانی کە ئەمانە ئیدعای ئەکەن، نە یەکێتیەکە دارای مێژوو حتا ئەگەر خائینانە بێت، نە دارای سەنگ و نە دارای مەشروعیەت. لەگەڵ هێزێکی چەتەی تفەنوەدەسە ڕوبەڕووبوونەوەی تفەنوەدەسانە لە شەقامەکانە سلێمانی زۆر پیرۆزە بۆ ئێمە. بسم الله فەرموون، لێ ناکشێنە دواوە. بۆیە ئاخێزیان و ئاخێزە کوردان ئامادە بن بە هەموو دەس و مەچەکتانەوە لە حەزاتە ئایەندە، ڕۆژگەلە ئایەندە ئاوسە بە ڕوودا و گەلە گەورە، و ئەم ڕوودا و گەلە گەورە داهاتوویە سەروەریە ئێمە ئەخولخێنن و ئێمە بە پشتوانەی یەکتری لە کناری یەکتری بە مەچەکە یەکتری بە ڕۆحە قارەمانانە و کوردانە لە کناری یەکتریە مێژوویەک لە سەروەری تۆمارەکەی. لایەوە خۆش.